بەڵام من ئێستا بە دووری چەند مەترێک لە بازگەی ئاسایشی ناحیای ئاغجەلەرم لێرە ژمارەیەک شۆفێری ئۆتۆمبیلی بارەڵگر کە پیشیان گواستنەوەی غازە لە نێوان پارێزگای سلێمانی بۆ نێو پارێزگای هەولێر وەکوان ئاماژەی بۆکەن زیاتر لە 24 کاتژمێرە لەم بازگەی ڕێگریان لێکرێت کامان ئەو غازە بگوازنەوە بۆ شاری هەولێر. من ئەوڵە دەم زانارەکان لە زاری خوانە بگوازمە بۆ بینەرانی نارتی. بەڵێ سڵاو دەبێت تۆ ویست وتەیە بڵێ وتەکەی تۆ چییە داواکات؟ کێشەمان ئەوەیە لە سەیتەرەکە ئیزنمان نادەن، غازمان پێ و غازەکە حکومیە لە هەمان کاتیشا هەموو سیارەیە بە ئێرە ڕەت دەبێ، سیارەی نەفتە ئەڕوا، گازە ڕوا، نەوتە ڕوا، سیاری ئەوەی ئاسن هەڵەگری ئەڕوا، سایلۆی چەمەتۆ ئەڕوا، فلاد ئەڕوا، هەموو سیارێک بە ئێرە دێ ئەڕوا بەس وەکو غازەکە ئیزنمان نادەن بڕۆین بۆ محافەزەی هەولێری ئەبین. ئیجاکە لێوانە ئەزمە دروستە بێ بڵێ غازە بێتە 25,000 ئەڵێن غازمان بۆ نایە لە چەمچەماڵەوە. شتیوانی ئەمە بینی کۆمپانیاکان خۆیانە چی کێشەیەکانێت لەگەڵ حکوومەتیان لەگەڵ سەیتەرەکە ئێمە بێ ئاگای نازانین. ئێمە لە دوێنێ سعاتەوە لێرە ڕایان گردوین نالین بڕۆین. ئێستا هاتوینێتەوە ئەم دیو سەیتەرەکەەوە سنەوەکانیان لێ وەرگردوین ئەڵێن هەتا کێشەکە حەل نەبێ بۆتان نییە بڕۆن. ڕاستی ئەو سارێ غازەکان ڕێگەیان پێنادرێ هۆکارەکەی نازانین ئایا چی کەسێ چۆنە و چۆن نییە، بەس سیارەکانی تر بە حەسیرە و بە کۆرومۆر و ساری کاشی لە باشماغ و لە پەرێسخانی شەوەدی هەر بێرەدا دێ سارێ ئاسنەکان ئیتر هۆکارەکەیشی کە ڕاگیراوین و سنەویشمان لێوەرگیراوە و بۆشمانی لەم سەیترە بڕۆین هیچ نازانم هیچ بەڵگەیەکمان لا نییە بڵین لەبەر ئەوەیە کە وەستاوین. لەلایەن کۆمپانیای حکوومەتە بۆچی کێشەکە لەلای ئەوەی ئێرەیە ئیدارەی ئەغزەرن و چەمچەمەڵە ئەوە ڕێپێدان نادەن بەس بۆ غاز بخۆشیان جەماعەت سەیتەرێن فقط بۆ غاز ڕێگانیە نەکو بۆ هەموو سیارەکان کە ڕێگا هەیە ئەگەر برێن شەویش ڕێگا هەیە و هاتوو هەیە بۆ ئێوە نییە شتیوا درۆیە چکە ئەمە لە دوونێ وەلیڕای لێرەینە لە دوونێ سعات و 11 لێرەینە هەموو سیارێک دەرچۆ فقط ئەمە نەبێ سەرەکانی لێستاندین نیان هێشت و دەرچین. بەڵێ ئەوی گوێتان لێبووتەی چەند شۆفێرێک بوو لە بەشداربووانی گربوونەوەکە کە ئاماژیان بۆ کرد کە زیاتر لە 24 کاتژمێرە لە بازگەکە ڕێگریان لێکراوە. دیارە وەگەوان باسی لێواکەن بە ڕێگریکردن لە کاری ئەمان ئەزماوە کێشەی گرانبوونی نرخی غاز لە نێو شاری هەولێر و دووربەری دروستە بێت، چونکە غازی پارێزگای هەولێر لە غازی سنووری چەمچەماڵەوە دابینێکرێت. ئەم ڕێگای سەرەکی ناحیای ئاغجەلەر هەولێرە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بوو بە شاڕەی گواستنەوەی سوتەمەنی لە قەزای چەمچەماڵ بۆ پارێزگای هەولێر. پێشووتر ئۆتۆمبیلە بارەڵگرەکان لە پارێزگای کەرکووک بۆ گەیشتنە شاری هەولێر، بەڵام ئێستا ئەم ڕێگایان گرتووە. دیارە من لەسەر داواکاری و کێشەیەمان پەیوەندی کرد بە بەڕێوەبەری ناحیای ئاغجەلەرەوە ئەو ئاماژە بۆواکە لەسەر داواکاری هاوڵاتیانی ناحیەکە کە گلەی و گازندەیەوەیانە بۆ ڕۆژانە 400 تا 500 تەنکەر بەنێو ناحیەکەدا تێپەڕن. بڕیاران داواکاری گواستنەوەی ئۆتۆمبیلەکان کە کاری سوتەمەنیە گوازنەوە بیگۆڕن بۆ کاتژمێرەکانی شەواتە لە کاتژمێر 11 شەو بۆ 6 بەیانی. بەڵام ئەگەمان باسیەکە نەمان زیاتر لە 24 ساعات لێرە وەستاون شەویشی بەسەر هاتووە، بەڵام لە بازگەکە هەر ڕێگریان لێکیراوە.